ئەم جارە دەربارەی کۆمەڵکاری خوشکان باسەکەم. خوشکانی بەڕێزی ئەمە هەروەکو پیاوە بەڕێزەکان ئەرچێکی ئیسلامەتیان لەسەر. من باز لەوانە ناکەم و کە عادەتەن ئەو کەسانی کە باز لە مەسائلە فیکریەکانەکەن باز لەوەکەن کە ئافرەتی مسلمانیش هەروەکو پیاوی مسلمان ئەرک و مافوو دەسەڵاتی خۆی هەیە. هەروەها باز لەوەش ناکەمەوە کە گومان لە عەلمانیەکانە درێتەوە کە دەربارەی ئافرەتی مسلمان بە شێوەیەکی گشتیان نەزرەی ئیسلام بۆ ئافرەتان چۆنە ئەوەش باز ناکەم. من لێرە خۆڵاسەی ئیشەکان باسەکەمەوە بەوەی کە باوەڕمان وایە کۆمەڵێک خوشکی بەڕێز و عەزیزی ئیماندار باڵاپۆش و ئیسلام خواز لە هەر کۆمەڵ و جەماعەتێکا کە هەن یا زۆرینەیەکی زۆریان کە سەربەخۆن، هەندێکیش لەم سەربەخۆیانە هەندێکی تریان تەرەفداری ئێمەژەکەن و خۆیان بە ڕەوتەوە نەزانن یان لانی کەم خۆیان بە تەرەفدارێکی منەزانن. ئەرکی خۆیان ئەرکی منە و مافی خۆیانە کە منیش باس لەوە بکەم بڵێم چۆن کۆمەڵکاریمان بسازێنین لەگەڵ خوشکانە. ئەم سەردەمە سەردەمی شمشێر ڕاوەشاندن نییە. تەنانەت لە حربەکانیشە کام حربەی زۆر قورسە ژنان ئاسانەتوانن بەشداری تیا بکەن چونکە زۆر شت هەر بە کۆنتڕۆڵە گەڕووە. جگە لەوێ ئافرەتانەتوانن لەسەر جیهاز بن. کام شەڕی زۆر زۆر قورسە و کام جەبهەی زۆر گرانە ئافرەتەکانەتوانن لە بەرەی خەلفی لەسەر جیهاز بن، لە مخابرە بن، لە زانیاری بن، یان لە دەرمانسازی بن، یان لە چارەسەری سەربازەکان بکەن. کەواو هیچ ئیشێکی قورس نەماوە کە ئافرەت نەتوانێ بیکە. ئێسێمای بینین ئافرەتی ئیسرائیلێ بینین دەبابە لێخوڕێ لەسەر ساڕوخە یان فڕۆکەوانە. کەوابوو ئافرەتی مسلمانیش ئەگەر بواری بۆ بکرێتەوە لەمانە کەمتر نیە خۆ بەتەکید ئافرەتە ئافرەتە. ئەوەی کە هەلی ڕەخساندوە بۆ ئەوانە ئەو بوارەیەکە ویان کراوەت. ئەوەی لای ئێمە ئافرەتی مسلمانی ئێمە دوای ئیلتیزامە ئیسلامیەکەی و باڵاپۆشیەکەی ئەبینی کەمێک کشێتەوە دواوە لە مەیدانەک. شەرمی زۆرترە، بەڵێ شەرم پێویستە بۆ پیا و بۆ ژنیش. بەڵام شەرمنی نابێ وامان لێ بکە لە هەردوو جنسەکە شارەزای دینەکەمان نەبی. ئەم دینە ئەرکەکان ئەرکی ئیستیخلاف بۆ نمونە بۆ سەرشانی پیا و ژنە بۆ هەردووکیان. ژنانیش داوا لێکراون کە عیبادەتی خۆی پەروەردگار بکەن و ئەرکی عوبودیەت جێبەجێ بکەن و هەروەها هەوڵیش بدەن کە ئەرکی سیادەش جێبەجێ بکەن کە بە هەردووکیان ئیستیخلافەکە تەواو بێ. سیادەش واتە کاری سیاسی بکەن هەتاوەکو ئیسلامەکە دێنەوە پێشەوە بۆ حاکمیەتی شریعەتی خۆی پەروەردگار. ئەمە ئەرکی ئەوانیشە.